کاتێک گفتوگۆی کلیۆپاترا گەیشتە ئێرە دەرگاکە کرایەوە و بەتلیمۆسی برای هاتە ژوورەوە. دیار بوو کە لەگەڵ سێوەزیرەکەدا ڕێکەوتووە. بەتلیمۆس دوای تەواوبوونی قسەکەی کلیۆپاترا وتی: کلیۆپاترا، تۆ چۆن دەوێریت سەبارەت بەو بابەتە قسە بکەیت؟ لە کاتێکدا دەزانیت من حەز ناکەم سەبارەت بەو بابەتە قسە بکەم و هەرگیز شانازی بەوە ناکەم کە ئاشنایم لەگەڵ ژنانی تردا هەیە. بەڵام تۆ بە بەرچاوی دانیشتوانی ئەم شارەوە لەگەڵ ئەنتوانی ڕۆمیدا لەسەر کەژاوەدا دەنیشیت و تا خەڵک ببینێت کە عاشقی ئەویت. هەمان ئەو شرمیونەی کەنیزەکی تۆ کە لێرە ڕاوەستاوە و گوێی لە قسەکانی ئێمەیە گەواهی دەدات. هەروەها هەر کاتێک تۆ لەگەڵ ئەنتواندا لەسەر کەژاوەدا دەنیشیت، ئەو لەگەڵ خۆتدا دەبیت بۆ ئەوەی باوەشێنت بکات. کلیۆپاترا وتی: من دانی پێدا دەنێم لەگەڵ ئەنتوان داگەڕاوم و گەشتم کردووە، بەڵام بە هەر شێوەیەک بێت من ئافرەتم و ئەو پیاوە و ئەگەر ژن و مێردیش یەکتریان خۆش بوێت ئەمە عەیب نییە. بەڵام تۆ چی دەڵێیت کاتێک کە ماوەیەک لەگەڵ ئەو لاوە ئەڵمانیانەدا دەگەڕێیت و جارێکی تر لەگەڵ فڵان و جەحێڵی قبروسیدا؟ لەم شارەدا کەسێک نییە ئاگای لە پەیوەندیە ناوبراوەکانی تۆ نەبێت لەگەڵ ئەو لاوانەدا. بەتلیمۆس هاواری کرد: ئەو قسەیە بوختانە، چونکە تۆ دەتەوێت ئێمە لە دەسەڵاتدارێتی سەڵتەنەت دوور بخەیتەوە. ئەم بوختانە ناڕەوایانە تۆ بۆ منی هەڵدەبەستیت. کلیۆپاترا وتی: من بوختان ناکەم و ئامادەم وتەکەی خۆم بە کەسانی شاهید بەسەرتەوە بسەلمێنم. لەو کاتەدا ئارسینۆها خوشکە بچووکەکەی کلیۆپاترا هاتە ژوورەوە و ئاشکرا بوو کە بە ئەویشیان وتووە لە کاتی گفتوگۆکەدا بێتە ژوورەوە. ئارسینۆها دوای هاتنە ژوورەوەی وتی: چ باسە؟ بۆچی شەڕتانە؟ بەتلیمۆس وتی: خوشکەکەت ئێمە تاوانبار دەکات، بوختانی ئەوە دەداتە پاڵم کە من پیاوێکی دەبەنگم. ئارسینۆها وتی: من دەزانم خوشکەکەی ئێمە کلیۆپاترا بۆچی ئەم بوختانە بۆ تۆ دەکات. مەبەستی ئەوەیە بە ڕێگای درۆ بۆ هەڵبەستن ئێمە لە دەسەڵات و سەڵتەنەت دوور بخاتەوە و بۆ خۆی لەم وڵاتەدا دەسەڵات بگرێتە دەست. خۆ ئەگەر ئەمڕۆ وڵاتی ڕۆم تووشی بێنە و بەرەو پەشێوی نەبوایە، کلیۆپاترا بەبێ دوودڵی یەک ژەنەڕاڵی ڕۆمی وەکو ئەنتوانی عاشقی خۆی دەکرد و ناچاری دەکرد لەشکرکێشی بۆ سەر میسر بکات و تۆ لەسەر کورسی دەسەڵات لابەرێت و تاج و تەختی پاشایەتی پێشکەش کلیۆپاترا بکردبا. کلیۆپاترا وتی: ئارسینۆها، تۆ تاکو ئێستاژ یەک کچۆڵەی منداڵیت و ئەو جۆرە قسانە لەسەر زمانی کەسێکی وەکو تۆوە جێگای سەر سوڕمانە. بێگومان کەسانی تر تۆیان فێری ئەم قسانە کردووە، بۆیە منیش لە تۆ دڵگران نیم، چونکە دەزانم ئەوان دەرسی تۆیان داداوە. بەتلیمۆس وتی: ئەم قسانە کێشەکەیان چارە نەکرد. تۆ ئەی کلیۆپاترا، تا ئێستاش ڕازی نەبوویت ڕێگای بە من بدەیت بێم بۆ ژووری خەوەکەت. لە شەوەکانی ڕابردوودا هەر کاتێک ویست بێتم بێم بۆ ژووری خەوەکەت، تۆ دەرگاکەت لە من داخستووە. کلیۆپاترا وتی: تۆ دەزانیت من ڕێگا بە تۆ نادەم بیتە ژووری خەوتنەکەم، لەگەڵ ئەوەشدا بۆ لای ژووری خەوەکەی من دەهاتیت بۆ ئەوەی بیکەی بە بیانوویەک تاکو لەگەڵ مندا بیکەی بە شەڕ. بەتلیمۆس وتی: کەواتە لەم حاڵەتەدا من دەبێت چی بکەم؟ کلیۆپاترا وەڵامی دایەوە: چارەی تۆ ئەوەیە بۆ لای ژوورەکەی خەوی من نەیت و پێت وان نەبێت پەیوەندیەکەی من و تۆ پەیوەندی ژن و مێردایەتیە، چونکە دەبێت مێردی من کەسێک بێت برام نەبێت. بەتلیمۆس وتی: من دەزانم تۆ دڵت بە ئەنتوانەوەیە و چاوەڕوانیت ئەو بێت و پەیوەندیە خۆشەویستیەکانی خۆت لەگەڵ ئەو پیاوە ڕۆمیەدا بەریتە سەر، بەڵام ئیتر ئەنتوان نایەت. کلیۆپاترا وتی: برام، تۆ وا بیر دەکەیتەوە من ناتوانم ئارەزوم ئەنتوان بێت؟ بەڵام چ ئەنتوان بێت و چ ئەنتوان نەیەت من دەتوانم. دواتر من نەفرەت لەوە دەکەم براکەم مێردم بێت، ئەو کوڕی کە لە منداڵیەوە لەگەڵ مندا گەورە بووە سەرجێگایی من بکات. نەخێر، من ئەو هاوسەرێتیە قبوڵ ناکەم. بەتلیمۆس وتی: ئایا سەرجێییکردنی ئەنتوان قبوڵ دەکەیت؟ کلیۆپاترا وای نیشاندا پەیوەندیەکانی ئەو ئەنتوان پەیوەندیەکی دۆستانەیە، بەڵام هەر کاتێک بە شێوەیەکی تر وەرچەرخا نابێتە جێگای نەفرەت لێکردنی من. دواتر ئەنتوان نە برامە و نە پیاوێکی دەبەنگ و گێلە،
سێوەزیرەکانی میسر و بەتلیمۆس و ئارسینۆها لە ژوورەکەی چوونە دەرەوە و دوای ڕۆیشتنی ئەمان کلیۆپاترا بە منی وت: شرمیون، دڵم دەڵێت ئەنتوان دێت. وەکو وتم، کلیۆپاترا هیچ شتێکی لە من نەدەشاردەوە و من هەموو نهێنیەکانی ئەوم دەزانی، لەوانەش دەمزانی کلیۆپاترا ئەنتوانی خۆش دەوێت. گەڕان لە گەورەترین شاری دنیادا. من هەرگیز ئەو ڕۆژەم لەبیر ناچێت کە کلیۆپاترا بۆ یەکەم جار لەگەڵ ئەنتواندا چوون بۆ گەڕان و منیش لە ناو کەژاوەکەدا بووم کە ئەوانی تێدا بوون و باوەشێنم دەکردن. 16 کەس کەژاوەکەیان هەڵگرت بوو کە جلێکی هاوشێوەی یەکتریان لەبەردا بوو. جلوبەرگی ئەوان بریتی بوو لە یەک پارچەی مۆر کە بە تەقەڵی زیوی چنرا بوو. پێڵاوەکانیان کە بە قەیتانێکی پێستی ڕەنگی سپی دەبەسترا لە پێیان کردبوو. ئەو تاسمانە بە شێوەی مارپێچی لە لاقیان هاڵا بوو. یەک پارچە پەڕۆی زەردیشیان لەسەر بوو کە وەک شەدە دەیان بەست و لە کاتی پشوداندا دەیان کردەوە و ئارەقیان پێدەسڕیەوە. لە پێشی ئەوانەی کە کەژاوەکەیان هەڵگرت بوو، یەکێک لە لێپرسراوەکانیان کە لە پێشەوە دەڕۆیشت و بە ئەویان دەگوت پێشەنگ. جلەکانی وەکو جلوبەرگی نۆکەرەکان بوو، بەڵام ئەو پارچە قوماشێکی گەورەی لەبەردا بوو کە قۆڵی نەبوو، واتە دەستەکانی ڕوود بوون. پێشڕەوەکە کڵاوێکی میسری لەسەر نابوو. هەموو دەیانزانی کە کڵاوی میسری وەک کۆچکەیە. ئەو کڵاوە میسریە کۆنە زیاتر لە کۆچکەی کوردی دەچێت، بەڵام لە پێشەوە کەمێک درێژترە. کە لە پشتەوە پەردەیەک شۆڕ دەبێتەوە تا سەر سمت و دای دەپۆشێت، بۆ ئەوەی لە پشتەوە هەتاو بەر سەر و مل نەکەوێت. پێشڕەوەکە یەک لۆلەپیداری ئەستوری بەدەستەوە بوو. ئەو دارە چەورکرا بوو، نیشانەی کاری لێپرسراوێتی نۆکەرەکانی تری دەگەیاند. کاتێ خەڵک لەسەر شەقامەکەدا ئەو پێشڕەوەیان بەو لۆلە پوجل و بەرگەوە تایبەتەوە دەبینی، دەکشانەوە و گالیسکەکانیان لادەدا بۆ ئەوەی کەژاوەکە بەبێ وەستان تێپەڕێت. کلیۆپاترا بەبێ پارێزەر لە شەقامەکانی ئەسکەندەریەدا دەگەڕا. ئەو ڕۆژەش کە بۆ یەکەم جار لەگەڵ ئەنتواندا سواری کەژاوە ببوو، بۆ ئەوەی ناوشار نیشانی ئەنتوان بدات، بێپارێزەر بوو. کلیۆپاترا نەکەر شەقامەکان و تەلارەکانی باش دەناسی، بەڵکو سەبارەت بە ڕابردووی ئەوانیش شارەزایی تەواوی هەبوو. بە شێوەیەک زۆر جار پێشینەی مێژووی شەقامەکانیشی بۆ ئەنتوان باز دەکرد. ئەو ژەنەڕاڵە ڕۆمیە سەری سوڕما بوو لەوەی چۆن کچێکی لاو ئەو هەموو زانیاریەی هەیە و هەموو شوێنێک بەباشی دەناسێت. ئەوەشمان لەبیر نەچێت یەکەم شت کە بۆ جێگای سەرسوڕمانی ئەنتوان پانی و فراوانی شەقامەکانی ئەسکەندەریە بوو، چونکە لە شەقامەکانی پلەیەکەکانی ئەسکەندەریەدا 12 عارەبانە دەتوانن لە یەک کاتدا لەگەڵ یەکدا بێن و بچن. دوای پانی شەقامەکان ئەوەی جێگەی سەرسوڕمانی ئەنتوان بوو بەلوعەکانی ئاو بوون کە بەلوولە ڕاکێشرا بوون. ئەنتوان پرسی: ئایا ئاوی بەلوعەکان لەکوێوە دێت؟ کلیۆپاترا وەڵامی دایەوە: 2 سەدەونی و ئەم شارە خاوەنی ئاوی بۆڕیە. ئاوی ڕووباری نیل دەهێنرێتە یەک عەمباری گەورەی ئاو و لەوێوە بەلوولەکاندا تێدەپەڕێنرێت و خەڵک هەموو کاتێک ئاویان هەیە. ئەو بەلوعانەی لێواری شەقامەکانیش بۆ کەڵکوەرگرتنی گشتی دانراون تاکو ڕێبواران کەڵکی لێوەربگرن. ئەنتوان پرسی: کێ ئەم شەقامانە و ئەم بۆڕیە ئاوانەی دروست کردووە؟ کلیۆپاترا لە وەڵامدا وتی: نەخشەی ئەم شارە ئەسکەندەری مەقدۆنی دایڕشتووە، بەڵام کاتێک ئەسکەندەر مرد ئەم شارە ئاوەدان نەبوو. باپیرە گەورەی من بەتلیمۆسی یەکەم دەستی کرد بە ئاوەدانکردنەوەی ئەم شارە و دوای ئەویژنەوەکانی ئەوان لەم شارەدا تەلاری گەورەیان دروست کردووە و بۆڕی ئاویان ڕاکێشاوە و ئاوەڕۆیان داناوە. وەک دەبینیت ئەمڕۆ گەیشتۆتە ئێرە.